الحمد لله المسبب الأسباب، الحي القيوم الذي خلق الإنسان من التراب، والصلاة والسلام على من أرسله الله تعالى بالحق والصواب، وعلى آله وأصحابه الذين خضعت لهم الرقاب، ومن تبعهم بإحسان إلى يوم النعيم والعذاب. أما بعد، خۆشەویستانم، سلامی خۆی پڕۆتگارتان لێبێت. لە سلسلەی ئێرهابی فکری لە خزمەت جەنابتان لە دوای دەستپێک و پێشەکی لە دەرسی یەکەم لەسەر ئێرهابی فکری لای نەسڕانیەکان لە خزمەت جەنابتانە ئەبین. خۆشەویستانم، ئەوەی کە زیاتر ئەمانەوێت تێشکی بخەینە سەر و زیاتر لێوەمان وەرگرتووە برتێ لە کتێبی قصة الحضارة هی ویل دورانت کە دکتۆرێکی ئەمریکیە و لە ساڵی 1981 لە تەمەنی 96 ساڵی وەفاتی کردووە. و ئەم پیاوە ئەم کتێبە کە قصة الحضارەیە دکتۆر زەکی نەجیب مەحموود وەریگێڕاوە و کتێبێکی معروفە لە هەموو عالەم، و ئەوەی کە بە عەرەبی وەرگێڕاوە جگە لە دوو بەشی ئەخیری کە مقدمەیە بە 42 جوزء وەرگێڕراوە. جا پێمان خۆش بوو تیش بخەینە سەر چەند بابەتێک لای نەسڕانیەکان و لای خاچبەرستەکان کە لە تاریخ و لە توراثی ئەوانە وارد بووە. و لەوانە دیورانت ئەڵێ کاتێک کە باسی قوستەنتین ئەکات، یەکێکە لە سەرکردەکانیان، ئەڵێ لە دوای ئەوەی کە بوو بە مەسیحی: أما بعد اعتناقه المسيحية فقد اضطهد اليهود وفرض عليهم قيودا ومطالب جديدة. ئەڵێ لە دوای ئەوەی کە بوو بە مەسیحی، هەموو یەهودی ڕاونا، یەهودی تفرت و ناکرد، یەهودی لەناو برد و زۆر شتی لەسەریان چەسپاند، زۆر داواکاری ناڕەحەت و تازەکە لێکردن ئەبوو جێبەجێیان کردایە. وحرم على المسيحيين أن يتصلوا بهم، وحرامي کرد، منعی کرد لە مەسیحیەکان کە بە هیچ شێوێک نابێ پەیوەندیان بە یەهودەوە هەبێت. ونفى قسطنطين أحبارهم وجعل زواج اليهودي من مسيحية جريمة يعاقب مرتكبها بالإعدام. الله قسطنطين همو أحباركان وتبيا وآينكان يهوديكان سرنقمو بسر وشوين كرت وحرامي كرد ومنعي كرد. وأجر كسيك يهودي ئافرەتێکی مەسیحی بێنایە، ئەوە تاوان و جەریمەیەک بوو مقابلەکەی بە ئیعدام بوو. ئەوە کەسێک ئەگەر ئەوەی کردایە ئیعدام کرایە. و پاشان ئەڵێ فەرض گالوس کە معروفە برای قوستەنتین بووە، أخو قسطنطين على اليهود من الضرائب الفادحة ما اضطر الكثيرين منهم إلى أن يبيعوا أبناءهم ليوفوا بمطالبه منهم. ئەڵێ براکەی قوستەنتین کە گالوسە زۆر شتی لەسەریان چەسپاند، زۆر داواکاری و زۆر سەرانە و باج لەسەری دانان، ئەوەندە قورس و گران بوون تاوایلات هەندێکیان ناچار بوون کە مناڵەکانی خۆیان بفرۆشن بۆ ئەوەی کە هەستن بە دانی ئەو باجێکە لەسەریانە. و هەروەها دوای ئەوە باسی شۆڕشی ساڵی 332 زاینی ئەکات کە یەهود کردیان لە دەست ئەوە مناڕەحەتی کە بەدەست مەسیحیەکانەوە ناڵاندیان. ئەڵێ قوتل الآلاف من اليهود، ئەڵێ هەزاران کەس، قوتل آلاف من اليهود، بە هەزاران کەس لە یەهود کوژرا. واستعبد آلاف آخرون، و بە هەزاران تریش لە یەهودەکان کران بە کۆیلە. کتێبی قصة الحضارة مجلدی 14 لاپەڕی 6. و ئەم ناڕەحەتی و ئەم ئێرهابەی کە هەبووە وەک لێرە لیور دیوران باسی ئەکات
ویل دیوڕاند ئەڵێ لە دوای ئەوەی کە بوو بە مەسیحی ئەمەی کرد، واتە پێش ئەوەی کە تەأثیری مەذهبێکی لەسەر نەبووە ئەوەی نەکردەوە، واتە مەسیحی پاڵی پێوە ناوەکە ئەو کارە ئەنجام بدات. و پاشان باسی پاشاڕیکار دەکات، ئەڵێ لە دوای ئەوەی کە دەسەڵاتی کردە دەست لەسەری هەموو یەهودیەکانی دانا، یان ئەوە بووە بێ ببن بە مەسیحی، یان ئەوەیە بێ وڵات بەجێ بێڵن یان مەرگ. مجلدی 14 لاپەڕی 5. یعنی بەڕاستی ناڕەحەتی کە دروست بووە هەمووی لە سایی ئەم دینەوە بووە کە پێ ئوترێ مەسیحی. و بە هەمان شێوە باسی بێزەنتیەکان دەکات. بێزەنتیەکان بە هەمان شێوە ئەوانیش بەشێک بوون لەو ئیرهابە فکریە کە دەسەڵاتێکی مەسیحی بوون. بە هەمان شێوە ئەمانیش بەسەر یەهودەکانە فەرضیان کردیان ئەوەیە بێ ببن بە مەسیحی یان ئەوەیە وڵات جێبێڵن. ئەمەش لە ساڵانی 1923 زاینی بۆ دواوە. واگەر سەری مجلدی 14 بکەین لە قصة الحضارة بەجوانی ئەمە ئەبینین. و هەروەها بابەتێکی تر و ئەوەی کە زۆر مصیبەت بووە بەسەر یەهود هێناویانە، ئەویش ڕێژەیەکی زۆر یەهودیان کوشت و کوشتاری یەهودیان کرد، یان ئەبوو ببن بە مەسیحی یان ئەوە بوو وڵات جێبێڵن یان مەرگ. جاڵەیە هەر مناڵێک لە دایک ئەبوو سەریان ئەبڕی، حتى ئافرەت کە مناڵی ئەبوو مناڵەکەی خۆی ئەکوشت و پاشان خۆشی خسە ناو بەحرەوە خۆی خنکات. ئەمە هەمووی لە سەری ئەم دین و ئەم مەذهبەوە کە پێی ئەوترێت مەذهبی تەسامح لێبوردەیی. و حتى لا دەیوا هەبوو کە ئەچوونە ناوێ بە 200 کەس لە یەهودیەکانیان سەر ئەبڕی و ئەیان سەوتاند و هەموو سەرۆت و سامانەکانیان ئەخوارد و ماڵەکانیان ئەسووتاند. و ئەگەر ساڵی 1996 سێ بکەین کە چیان بەسەر یەهودەکانی ناوە، مێژووی مەسیحی شەرم ئەکات لەوەی کە جارێکی دەربڵ لە دینەکەی مەبرتێ لە دینی تەسامح. و ویل دیوڕاند لە مجلدی 14 لاپەڕەی 87 و 88 باسیەم بابەتە ئەکات. و ئەمانە بەڕاستی کۆمەڵێک بابەتن کە هەمویان لە مێژووی خۆیان و تاریخ خۆیان ئەو مێژوو نووسانەی کە لە خۆیانەوە سەرچاویان گرتووە بۆیان گەڕاوێنێتەوە، نەک مێژوو نووسێکی موسڵمان کە بڵێن وەڵا زوڵمی کردووە لێیان. بە هەمان شێوە پرسیلیانی ئیسپانی کە خۆی و هەموو هاوڵەکانی لە ساڵی دەوروبەری 385 هەمویان سووتێنران لە کاتێکا مەسیحیش بوون، بۆ لەبەر ئەوەی خلاف هەبوو لە بینیان لە بینی مەذاهیبی مەسیحیەکان. و ئەگەر بێت و سەیری مجلدی 12 لاپەڕە 98 بۆ 99 بکەین، دیوڕاند بە تەفسیل باسیەم بابەتە ئەکات کە لە کاتێکا مەسیحیش بووە قبوڵی نەبووە بۆ لەبەر ئەوەی خلافی بیرروباوەڕی یان هەندێک خلافی تر هەبوو لە بینیانە، لە کاتێکا مەسیحیشە قبوڵی نەبژی ئەبێ بیسووتێنێت. و بە هەمان شێوە ئەوانەی کە ئینکاری عیشای ڕەبیان کرد کە عیشای ڕەب پیان وایە جۆرە خواردنێکی تایبەت و عارەقی سوور ئەخۆنەوە لەو بۆنەیە کە بە عیشای پەروەردگار ناسراوە، و هەندێکیان پیان وایە کە خوا تەنها بە ڕۆح والعیاذ بالله حازر ئەبێت. و لوثەریەکان کە شوێنکەوتەی مارتن لوثەر کە معروفە کە دەستێگر بە ئیسلاح لە کەنیسەکان، بەڵام ئەم بە جیاواز لە مەسیحەکانی تر ئەڵێ خوا بە خوێن و بە گۆشتیش حازر ئەبێت لە ئەم بۆنەیە کە پێی ئەوترێت عیشای ڕەب کە ڕێوڕسمێکی ئاینیە و ئەنجامی ئەدەن. جا لەسەرەوەی هەندێکیان ئینکاری ئەم بۆنەیان کرد و نەئەچوو عەقڵیانەوە کە خوا حازر بێت یان خوا بە ڕۆح حازر بێت یان بە خوێن و بە گۆشت، ڕێژەیەکی زۆریان لە کەنیسەکان دەرکرد و هەموو سەرد و سامانەکانیشیان خوارد. و بە هەمان شێوە ئەمە لە مجلدی 12 لاپەڕە
98 99 ئەگەر بگەڕنەوە بۆی بە جوانی ئەبینین ئەم دیاردەیە. يعني لە کاتێکە ئەوان مەسیحیش بوون وەک خۆیان، بەڵام مادەم هەندێک خلافی هەبوو لە بینیان قبوڵیان نەبوو، ئایا چۆن قبوڵی ئەکەن غەیرە خۆیان بژی؟ و بە هەمان شێوە دیوڕاند باسی ئەو کێشمە ئەکات کە لە نێوان مەسیحیەکانی شەرق و غەربە هەبووە، لە نێوان کەنیسەی شەرق لەگەڵ کەنیسەی غەرب کە لە ساڵانی 430 بەدواوە، حتى باسي ساڵی 379 کە ئەڵێ هجم جماعة من الآريوسيين على كنيسة ألاناستازيا ورجموها بالحجارة. مجلد دوانزا لا بريصة بستوهشت لا كتاب قصة الحضارة. أڵێ لەبارەی خلافی مذهبی لە نێوانیان، ئەڵێ هەندێک لە ئاریوسیەکان پەلاماری کەنیسەیاندا لە ئەلاناستازیا و پاشان ڕەجمیان کرد بە بەردبارانی کەنیسەکەیان کرد. لە پێناو چی؟ لە پێناو ئەوەی کە ئێمە جیاوازین، نابێت تۆوەکو مادەم وەکو من بیر ناکەێت و نابێت بژیت. تەنها هۆکارەوەیە. ئایا ئەمە دینی تەساموحە؟ ئەمەی ئەو دینەی کە بانگەشەی ئازادی بیر و ڕائەکات و ئیسلامیش متهمەکات بەوەی کە ئێرهابی فکریە؟ یان ئێرهابی فکری لای خۆتان سەرچاوی گرتووە. حتى لە مجلدی 13 باسی فتوحاتی ئیسلامیەکە دیوڕاند، ئەڵێ ئەو زوڵم و ستەمەی کە بەدەست بێزەنتیەکانەوە چەشتیان لە کاتێکا بێزەنتیەکان مەسیحی بوون. و دیوڕاند بە هەمان شێوە لە کتێبەکەی خۆی قصة الحضارة لە مجلدی 13 بە پێچەوانەی ئەوانەوە باسی فتوحاتی ئیسلامیەکات. ئەڵێ لەو کاتێک کە موسڵمانەکان بە سەرکردایەتی عەمری کوڕی عاس ڕزای خوای لێبێت هاتن ئەو مەنتیقانەی کە لە ژێر دەسەڵاتی بێزەنتیەکان بوو فەتحیان کرد و ڕزگاریان کرد. ئەڵێ حتى مەسیحیەکانی ژێر دەسەڵاتی بێزەنتیەکان کە لە کاتێکە دەسەڵاتی بێزەنتیەکان حکمێکی خاچپەرستی بوو، ئەڵێ ئامادە بوون مەسیحیەکان هاتنە پاڵ موسڵمانەکان لە دژی بێزەنتیەکان بۆ چەوساندنەوە و ئەو ناڕەحەتیی کە لە ئەنجامی حکمی بێزەنتیەکان و سەپاندنی مەذهبی خۆیان بەسەر باقی مەذاهبی تری حتى مەسیحیەکان وای لێکردن قبوڵیان نەبێ مەسیحیەکان حکمیان بکەن. و پاشان ئەڵێ کاتێک کە عەمری کوڕی عاس ڕزای خوای لێبێت فەتحی ئەو مەنتیقانەی کرد، ئەڵێ ئارامی گەڕاندەوە بۆ هەموو ناوچەکە و ئەو خلاف و ناکۆکێکی کە لە نێوانیان هەبوو هەموو چارەسەر کرد. و پاشان ئەڵێ حڕێتی دا بە هەمویان، بە مەسیحی و بە یەهودی و بە غەیری ئەوانیش. و ئەمە لە مجلدی 13 لاپەڕی 261 بۆ 262. جا ئەم بابەتە بەڕاستی پێویستە ئینسان ئاگاداری بێت. حتى ئەنتۆنیۆ دا سیلڤا کە یەکێک لە مەسیحیەکانی وڵاتی پرتوگال کە کتێبی لە شان و ئەو بابەتە نووسیوە و زۆر دیار و مەشهور بووە لەو بوارە، خۆی و دایکی گرتیان لە دەوروبەری ساڵانی 1728 دایکیان بە بەرچاوی سووتاند. لەبەر خاتری چی؟ لەبەر خاتری ئەوەی کە یەهودی بوو و ئەمانیش مەسیحی بوون، قبوڵیان نێ یەهودی بژی مادەم دینێکی تری هەیە. لە مجلدی 41 لاپەڕی 367. جا ئەگەر بێت و سەیری ئەم واقعە بکەین کە نەسرانیەکان بەرجەستەیان کردووە، ئەبینین زۆر مخالفی ئەوەی کە ئیدعا و بانگەشەی بۆ ئەکەن. و حتى ساڵی 1147 لە ئەڵمانیا تەرمی مەسیحیەک کە بینیان تێک درابوو و جەستەکەی تەمثیلی پێکرابوو، نەزانرا کێوای لێ کردووە. لە ئەنجامی ئەوە یەهود تاوانبار کرا، 20 یەهودیان کوشت لە مقابلی مەسیحیەک. یعنی یەک یەهودی یەک مەسیحی مقابل بە 20 یەهودی. ئایا ئەمە ئیرهاب نەبێت؟ چی ئیرهاب؟ و حتى لە بوهیما لە ساڵی 150 لە بوهیما 150 یەهودیان سەربڕی. جاوە لە قصة الحضارة هەردووکیان باسەکە لە مجلدی 14 لاپەڕی 89.
ئایا پێناسەی ئێرهابمان بۆ بکەن؟ ئێرهاب چیە گەرەوە نەبێت؟ لە بادن کە ویلایەتێکە لە ئەڵمانیا لە ساڵی 1235 ڕووداوێک ڕوودا بە هەمان شێوە ئەنجام یانی نەزانراکێ لە پشتی ڕووداوەیە. ڕێژەیەکی زۆر زۆر خەیاڵی لە یەهودیان کوشت لە مقابلی ئەو ڕووداوە کە کەس نازانێت کێ ئەنجامی داوە. یعنی ئەمە لە پێناوی چی؟ وە ساڵی 1243 هەموو دانیشتوانی بیتس کە نزیکی بەرلینە هەر هەمویان بە زیندوی سووتێنران. بۆ؟ لەبەر ئەوەی متهم کران بەوەی کە سوکایەتیان بە نانی پیرۆز کردووە، کە نانی پیرۆز ئەمەش لە ڕێو ڕەسمە ئاینەکانی خۆیانە بەکارێنرێت هی مەسیحیەکان لەبەر خاتری ئەوەی کە سوکایەتی پێکراوە کامل دانیشتوانی ئەو وڵاتە سوێندرا. ئایا ئێرهابی فکری چییە؟ ولا بايرن مونيخ بهمان شيء وسطوا هشتا يهوديان سوتان ولا ساڵی 1298 هەموو یەهودی دانیشتوانی ڕۆتێنگن هەر هەمویان سووتێنرا. ئایا ئەمەش تەساموحە؟ ڕەنگە ئەوان ئەمەش هەر بە تەساموح و بە لێبوردەی ناوبەر، بەڵام ئەمما ئەگەر مقابلەکەیان حەقش بڵێ وەلەو هەر قسەیش بێت پێوترێ ئێرهاب. بەڵام ئەوان لە ئەنجامی بیرکردنەوە و تونڕەویان کە فکریان تند بوو ئەبینین بە واقع بەرجەستەیان کردووە. و لە نۆرنبێرگ 698 یەهودیان سەربڕی. ئەمانە هەر هەمووی دیوڕاند لە مجلەدی 14 لاپەڕا 89 بۆ 90 باسی هەمووی ئەکات. ئایا ئێستش دیسانەوە پرسین ئەگەر ئەمە ئێرهاب نەبێت ئایا ئێرهاب هیچ مانایەکی تری هەیە؟ لە کاتێکا مقابلەکەم لەبەر ئەوەی کە وەکو من نییە ئامادە بم بەو شێوە دڕندانە سەری بڕم بیکوژم بە زیندوی بیسووتێنم و هێشتا نازانم چی ناوێکی بنێم. و حتا لە حربی یەکەمی سەلیبیەکان خاچ پەرستەکان بۆ سەر ناوچە موسڵمانەکان پاپا 8 مانگی ڕێک هەموو ناوچە فەڕەنسیەکان ئەگەڕا و حربی دژی موسڵمانەکان بەرپا ئەکرد. خەڵکی کۆ ئەکردەوە، خەڵکی لە دژیان هانەدا. بۆ لەبەرەوەی بەرامبەرەکە موسڵمانە تەنها ئەوە هۆکار. و حتا یەکەم خوتبە کە پاپا خوتبەی دا بۆ خەڵکی فەڕەنسا وەک دیوڕاند لە مجلەدی 15 لاپەڕەی 16 و 17 هێناوێتی لە قصة الحضارة ئەڵێ یەکەم قسەی ئەوە بووە: يا شعب الفرنجة شعب الله المحبوب المختار. أي شعبي فرنج، أي شعبي فرنسا، أي شعبي خوشويست و هەڵبژێردراوی خوای گەورە. يعني باوە نەزانێ شعب الله المختار تەنها لای یەهود هەیە، ئەوە تا پاشا و قەشەی و پاپا بەو شێوە بانگەشەی خەڵکەکە ئەکات و خەڵکی بانگ ئەکات بۆ شەڕ دژی موسڵمانەکان و پیان ئەڵێ ئێوە شعبی هەڵبژێردراوی خوای گەورەن و پاشان بە جوندەکان ئەڵێ لەو کاتێک کە ڕۆشتن بۆ شەڕ هەمووتان خاچ لەسەر ناوچەوانتان بنەخشێنن و ئەوەشی ئەڕوات بۆ شەڕ ئەوە لێخۆشبوونی خوایی ئەکڕێت. جا بۆیە هەندێکیان چەند جار و دوان وسیان وەک لە حربی یەکەمی سەلیبی و دووەمی سەلیبی و سێیەم و چوارەمی سەلیبی بۆ سەر موسڵمانەکان، یعنی هەیان بوو چەند جار لێخۆشبوونی خوای گەورەی کڕی بوو. جا کەسێک یەک جار بەهەشت بکڕێ بەسێتی پێویست ناگە ئەوم بەهەشتە بکڕێت، کە ئەمەش مەسئلەیەکی ترە کە نیشانەیەکی پرسە لەسەر بیرروباوەڕ و عەقڵیەتی نەسڕانیەکان کە چەندەها ساڵ بەهەشتیان پێفڕۆشتن، هەمویان کارتیان بۆ کرابوو و وەک چۆن زەوی قەباڵە و تاپۆی هەیە تاپۆی بەهەشتیان بۆ کردن و پارەکەیشی
بۆ باخەڵی پیاوە عینەکانیان. وحتى ريموند ئیچیلیکە یەکێک لە پیاوە ئاینەکانیان باسی حربی خاچپەرسەکان بۆ سەر موسڵمانەکانەکە ئەڵێ وشاهدنا أشياء عجيبة ئەڵێ زۆرشی سەرسوڕهێنەرمان بینی إذ قطعت رؤوس عدد كبير من المسلمين ئەڵێ سەری زۆر مسلمانماندی پەڕێنرا بوو وقتل غيرهم رميا بالسهام وغير أوانش زۆرێکی تر کوژرا بوون بەڕم و بەتیر و بەشیر پێکرا بوون أو أرغموا على أن يلقوا أنفسهم في النار يان زۆریان لێ ئەکردن کە ئەبێ خۆتان فرەدەن ناو ئاگرەوە فرەنەداوە ناو ئاگرەوە لەبەر خاترەوە مسلمان بوون. وكنت ترى في الشوارع أكوام الرؤوس والأيدي والأقدام ئەڵێ تۆ لەسەر جادەکان ئەدبینی ئەکوام کە جەمعی کەومە کەوم واتە پارچە بەردیان زیخیان هەر شتێکە ببینرێت پارچەیەک بێت و زیاتر بۆ بەرد بەکاردێ ئەڵێ ئەدبینی پارچەی سەر و دەست و پێ کەوتبوو لە ناوڕاست جاتەکانە. وكان الإنسان أينما سار فوق جواده إنسان هەر کاتێک بڕۆیشتایە بەسەر ئەسپەکەیەوە يسير بين جثث الرجال والخيل بەسەر جەستەی پیا و ئەسپاتی ئەپەڕی و ئەڕۆشت. يعني ئەمە هەموو لەبەر چی لە پێناو چی لەبەر خاترێک کە مسلمان بوون. وحتى دیورانت زۆر شتی عەجیبتر باسەکات ئەڵێ زۆر ئافرەت بە شمشێر کوژرا بوون و منداڵان ئەگرت و لە شوێنی زۆر بەرزەوە فڕیان داوە خوارەوە و چەند مناڵان ئەگرت بە ئاسن ئەیاندا لە سەرسەری و سەریان ورد ئەکرد بە عامود و بە ئاسن لەبەر خاترێ مسلمانە با منداڵ بێت مادەم مسلمانە بیکوشە. ئەمە بردێ لە تەسامح ئەم بردێ لە لێبوردەیی يعني ئەمەیە دینەکەی. و دوای ئەو هەموو ستەمە و حتا واز لەمە بێنە 7,000 مسلمان مایەوە هەر هەموو ئەو خەڵکەی کە پیر و پەکەوتە و ئافرەت و ئەو 7,000شان سەر بڕی و هەرچی یەهود مابوو لەو منطقانە کە لە ژێر دەسەڵاتی مسلمانە بە عەزیزی و بە سەربەرزی ئەژیان کە نەیان ئەکوشتن و مافی ژیانیان پێدرا بوو هەموو یەهودەکانیان کۆ کردەوە بردیان لە کەنیسە هەمویان سووتاند. ئەمەش بریتە لە دینی بیکە لەبەر خاتری خوایە خوا پێی ڕازیە. ئەمەی لای مەسیحەکە. و پاشان دیورانت ئەڵێ کە لە تاریخی خۆیانەوە گەڕێتەوە ئەڵێ هەمویان دڵخۆش بوون و معانەقەیان نەکرد باوەشیان نەکرد بە یەکە و سپاسی خوای گەورەشیان نەکرد لەسەر ئەو هەموو دوژمنەی خوا کە کوشتیانە. جا لە مجلدی 4 لاپەڕی 24 و 25 لە کتێبی قصة الحضارة و سەرەڕای ئەو هەموو کوشتن و بڕینەی کە ئەنجامیان داوە کردویانە و ئەبینین لە کاتێکە ئەو هەموو زوڵم و ستەمەی بەسەر مسلمانەکانیان هێنا و مسلمانەکانیان کوشت کاتێک کە سەلاح الدین ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت لە ژێر دەسەڵاتی ئەوان ناوچە مسلمانەکان ئازاد دەکات. دیورانت لە تاریخەکەی خۆی باسی ئەکات کە سەلاح الدین ڕێژەیەکی زۆریان لێ ئازاد ئەکات کە بەدیل گیراون لە مەسیحیەکان و لەسەریان دائنێت ئەبێ فیدیە بدەن پاشان ئازاد ئەکرێن و زۆر چاک ئەبێت لەگەڵ هەموو دیلەکان و 15,000 دیلیان ئەمێنێتەوە کە توانایان نییە فیدیە بدەن. دیورانت ئەڵێ هەمویان ئازاد ئەکەن. سەلاح الدین ئەبینێت کە ئەوها بێتاقەت ئەبن بۆیە هەر هەمویان ئازاد ئەکات. جا لە مجلدی 15 لاپەڕی 38 لە قصة الحضارة باسی ئەکات و دیورانت ئەڵێ لەو کاتێک کە مەسیحیەکان ئەهاتنە ئەو ناوچانە و ئەو ناوچانیان گرت ئەڵێ ئەوەندەیان ستەم کرد و ئەوەندە زوڵمیان کرد حتى لە مەسیحیەکان بۆیە ئەڵێ حتى أخذ سكان البلاد المسيحيون ينظرون بعين الحسرة إلى حكم المسلمين
ويعدونه من العصور الذهبية التي مرت بالبلاد. أفرميت حتى مسيحية كان خويان بتشاوي حسرته وأيان روانيا أو وضعه وهروها كاتك مسلمان كان دسلاتيان هبو أو تشاخو أو سردميان بسردمي زيريني ولاد دا أنا لبر أوي مسلمان كان هندا آزادي أنكردبون وظلميان لنا أكرا سميان لنا أكرا آزاد بون حر بون بوخويان. جاء أوش لا مجلدي بانزا لا بري بستو حوت وحتى ديورانت كباسي مسيحي كان كات الله ويمكن القول الله أكرب إيه مبلين عموما إن حظ اليهود في الأقطار الإسلامية كان خير من حظهم في الأقطار المسيحية. أفرمت أكري إما بشيوكي قشقير بلين حالو بالي يهود والسردمي مسلمان كان كالجرد صلاتي لو كاتيك يهود لجرد صلاتي مسلمان أبون حالا زور باشتر بو تاو كاتيك يهود لجردسي مسيح كان أبو. أمش لا مجلدي تشلويك لا بري سياسة شصونو وسياسة حفتا وإن شاء الله ليرة أو عند اكتفاء ولا درسي دوهمي مسيحي كان إن شاء الله بخزمة أجينا. سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله.